ماوەی زیاتر لە 20 ڕۆژە لە سنووری ناحەی زینانە و ناوچەی داودا دوو شوانکارەی کورد لەلایەن چەکدارانی نەناسرا و ڕفێنەراون و چارەنووسیان نادیارە بە پێیوتەی دانیشتوانی ناوچەکە و چەکدارانە کە خۆیان بە داعش ناساندووە پەیوەندیان بە کەسوکاری ئەو شوانانەوە کردووە و داوای پارەیەکی زۆر دەکەن لە بەرامبەر ئازادکردنیاندا. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەم ناوچەیە بۆتە شوێنی داعش، یعنی ئەمە تایشە چەند کەس لە ئێمە شەید بکرێت، چەند کەس خەتف بکرێت بە پارەیەکی زۆر ئازاد دەکرێت، چەند کەس براوە تا ئێستا دیار نیە، چەند کەسیان سەر بڕیوە، یعنی ناکرێت لە بین حکوومەتی عێراق و کوردستانە ئەم ناوچەیە هەر ئاوا بێت. نازانی یعنی کێشەکەەوە تا لە دوای 16 ئۆکتۆبەر و ئەم داعشە بەس بۆ گیانی کووردە، پرسیارەکە ئەوە تا بۆ بەس بۆ گیان کووردە، یعنی لە دوای 16 ئۆکتۆبەر و بەستەنەتەوەی کورد دەبرێت. ئامانجەکەشەوەدا خەڵک لەم ناوچەیە چۆڵ بکە. جامە پرسیار لە حکوومەتی هەرێمی کوردستانەگەین ئەگەر پێیەکرێت ئەرز و زەوی و خانی و ئەوانەمان بۆ دابین بکات لە سلێمانی و هەولێر با خەڵکی ئەم منتەقە چۆڵی گافەرم و کشمانتین هەولێر و سلێمانی ئەگەر ناتوانن با بێنە کاکەهانە معقولە 4000 پێشمەرگە لەم ناوچەیە هەیە حەقی بە خەڵکەکەەوە نییە. ئێمە بماندە قوربانی بین پێشمەرگە و هێزە عێراقیەکان، نە ئەمان حەقیانەیە نە ئەوان حەقیانەیە. دانیشتوانی ئەو گوندانەی ناوچەی داودە نیگەرانن لەو دۆخە و ئەمڕۆ لە بەردەم ناحەی زینانە گرت بوونەوە و داوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان بەهانایانەوە بچێت بە پێچەوانەوە هەڵوەسی دیکەیان دەبێت. بەڕێز سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، وەزارەتی ناوخۆ، وەزارەتی پێشمەرگە، سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان، ئێمە وەک دانیشتوانی ناوچەی داودە ئەم داواکاریانە ئاراستەی بەڕێستان دەکەین بۆ چارەسەر و بە دوواداچوونی جددی ناوچەکەمان یەکەم بە زووترین کات هەوڵ بدرێت ئەو دوو شوانکارەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ڕفێنران ئازاد بکرێن، دووهەم بە زووترین کات هەوڵی ئازادکردنی ئەو ناوچانە بدرێ کە لە ژێر دەستی داعشدایە، سێیەم پێشڕەویکردنی هێزەکانی پێشمەرگە و دوورکەوتنەوەیان لە ناوەندی گوندەکان، چوارەم کردنەوەی ڕێگای شۆرا و دزخورماتوو بەڕووی هاوڵاتیاندا، پێنجەم چەکدارکردنی هاوڵاتیانی ناوچەکە بۆ خۆپاراستن و پاڵپشتیکردن لە هێزەکانی پێشمەرگە. لە کاتێکە ئەگەر داواکاریەکانمان جێبەجێ نەکرێ ڕێگای تر دەگرینە بەر. هاوکات بەڕێوەبەری ناحەی زینانە وێڕای پشتیوانی داواکاری دانیشتوانی ناوچەکە داواش دەکات هاوڵاتیان بۆ پاراستنی گیانی خۆیان دەتوانن لە ڕێگەی ناحێوە مۆڵەتی هەڵگرتنی چەکیان پێ بدرێت. و منیش لێرەوە داواکارم هەم لە حکوومەتی هەرێم لە سەرۆکایەتی پەرلەمان لە دام و دەستگاکانی حکوومەت و ئەم لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە زیاتر سنووری قەڵەمڕێوی ئەوە بتوانێت ئەم کێشەیە چارەسەرکە یان خەڵکی سنوورەکە پرچەک بکەن بۆی بتوانن خۆیانش بۆ هاوپشتی هێزی پێشمەرگە بتوانن سنوورەکە بپارێزن یان لەگەڵ هێزە عێراقیەکان و هاوپەیمانە بتوانن داعش لە سنووری پەڵکانە و غەڕا دەرپەڕێنن و هێزەکانی کوردستان لەوێ نیشتەجێ بێ بۆی جارێکی تر خەڵک بگەڕێتەوە سەردەکانی خۆیان. لە ناوچەی داودە و دێیەکانی پانتایەکی فراوان هەیە و داعش بۆ ئەنجامدانی چالاکیەکانی بەکاری دەهێنێت. هاوڵاتیان نیگەرانن لەو بارودۆخە و مەترسیان هەیە داعش بە زۆر گوندەکانیان پێچۆڵ بکات. بۆشایی ئەمنی نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقی لە ناوچە جێناکۆکەکان بۆتە گرفتی سەرەکی دانیشتوانی کوردی ئەو ناوچانە، وەکو خۆیان دەڵێن نە پێشمەرگەدایان پارێزێت و نە حکوومەتی عێراقیش، هەر بۆیە داعش هەر ڕۆژە و گێچەڵێکیان بۆ دروست دەکات و ژیانیان لێتاڵ بووە. داوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان بەهانایانەوە بێت و کێشەی ئەمنی ئەو ناوچانە چارەسەر بکات. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، ناحەی زینانە، سنووری قەزای کفری.